بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەقم ئەم شەو من لە شاری سلێمانی و میوانەکەشم لە هەولێرەوە لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ. وەکو ئێوە شاگادارن ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم ئەمڕۆ کۆبۆتەوە و لە کۆبوونەوەکە زۆر باس شەنوکە و کراوە، قسە لەسەر زۆر پرس کراوە، قسە لەسەر پەیوەندی لایەنەکان کراوە، قسە لەسەر کاراکردنەوەی پارلەمان کراوە، قسە لەسەر ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم کراوە بۆ ڕیفراندۆم. زۆر پرسی تریش تاوتوێ کراوە. من نامەوێت زیاتر لەسەری بڕۆم، مەبەستمە میوانەکەم کاتی زیاتریە بێ بۆ قسەکردن لە شاری هەولێرەوە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا وەرتێ ئەندامی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم و وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵمان ئەبێت. دکتۆر ماندوو نەبی ئەم کاتت باش، ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم ئەمڕۆ لە دانیشتنەکەتان گرنگترین ئەو باسانەی قسەی لەسەر کرا و تیشکی خرایە سەر چی بوون؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان و سڵاوی خودای گەورە لە بەڕێستان و سەرجەم بینەڵانی کەناڵی ئاسمانی کوردستان 24. دیارە ئەمڕۆ سێم کۆبوونەوەی لێژنەی باڵای ڕیفراندۆم ئەنجام درا و لەو کۆبوونەوەیەدا کۆمەڵێک تەوەری گرنگ خرایە بەرباس و لێکۆڵینەوە سەبارەت بە پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان و هەوڵەکانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بۆ سەرخستنی ئەو پرۆسە گرنگە مێژوویە نیشتیمانیە و لە هەمان کاتدا باسکردن لە دروستکردنی کۆدەنجی نیشتیمانی و نەتەوەیی و هێنانە پێشەوەی ئەو لایەنە سیاسیانەی کە تا ئێستا لە نێو ئەو ئەنجومەنەدانین و لە هەمان کاتیشدا بەدیهێنانی خواستەکانی ئەوانیش بۆ ئەوەی ئەوانیش پاڵپشتی و پشتیوانی ڕیفراندۆم بکەن. بەگشتی ئەتوانم بڵێم یەک لە تەوەرە هەرە گرنگەکانی تر بریتی بووە لە بژێوی خەڵک و لە ژیانی خەڵک کە بە تێکڕایی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان جەختیان لەسەر چاکردنی بارۆگوزەرانی خەڵکی کوردستان دەکردەوە، بە تایبەتی موسەخۆران و فەرمانبەران و مامۆستایان و هەموو چین و توێژەکانی تر هاوکات لەگەڵ ئەوەدا خستنەگەڕی جموزۆڵی سیاسی دیبلۆماسی هەم لە ناوخۆی هەرێم و هەم لە وڵاتانی ئیقلیمی و لەگەڵ بەغدا دەستپێکردنەوەی گفتوگۆکانیش لەگەڵ بەغدا بە مەبەستی پەیداکردنی پاڵپشتیوانی و پشتیوانی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم و گشتپرسی و بە هەندوەرگرتنی ناڕەزایەتیەکانی خەڵکی یەکێک بوو لەو داخوازیانە. بەڵێ دکتۆر وەرتێ مەبەستمە یەکێک لەسەر ئەو تەوەرانەی ئەو خاڵانەی جەنابتان ئاماژەتان پێدا بوەستین و قسەیان لەسەر بکەین. با لە پەیوەندی نێوان لایەنەکان و دروستکردنی یەکڕیزی و هاوڕیزی نیشتیمانی بکەین. ینی ئەم یەکڕیزیە چۆن دێتە دی و تێڕوانین و دنیابینی ئەندامانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لە کۆبوونەوەی سێهەمیان بۆ ئەم پرسە چی بوو؟ خۆی لە ڕاستیدا دروستکردنی کۆدەنجی نیشتیمانی بۆ لەو قۆناغەدا بە مەبەستی سەرخستنی پرۆسەی ڕیفراندۆم بە بڕوای من سەخت نییە و کارێکی زۆر ئاسانە، بۆیە ئەوانیش هیچ هێزەکی سیاسی لە کوردستان دژی ئەنجامدانی ڕیفراندۆم و سربەخۆیی نییە، بەڵام کۆمەڵی خواست و داخوازیان هەیە لەوانە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و چاوخشاندنەوە بە موچەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران و داڕشتنی بەرنامەیە دکتۆر بەنسبەت کاراکردنەوەی پارلەمانەوە ئەمە بوو بە بڕیار و لە خلالی 2 هەفتەیە بێ ئەنجام بدرێت؟ لە ڕاستیدا بربەستەکانی بەردەم کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان نەماوە و بەستەڵەکان تواونەتەوە. لە ڕاستیدا ئێستا هەموو لایەنە سیاسیەکان ڕازی بوونە بەبێ مەرج پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و بەڕێز دکتۆر یوسف وەک سەرۆکی پەرلەمان لەگەڵ ستافەکەی دەست بەکار ببنەوە بۆ پەرلەمانی کوردستان
هاوکات لەگەڵ ئەمەدا بڕیار وایە لە ماوەیەکی نزیکدا شاندێکی باڵای پارتی سەردانی بزوتنەوەی گۆڕان بکەن بۆ ئەوەی لە نزیکەوە ئەو کێشە و گرفتانەی کە لە ماوەی ڕابردوودا هەبوونە لە نێوانیاندا چارەسەری گونجاویان بۆ دابدرێ. بۆیە دەتوانم بڵێم پەرلەمانی کوردستان کاراکردنەوەکەی زۆر نزیک بووە و پێویستیەکی هەنووکەیی مێژوویشە، چونکە مؤسسە و دامەزراوەیەکی شەرعی هەڵبژێراوی خەڵکی کوردستانە. بە دڵنیاییەوە کاراکردنەوەی لەو قۆناغەدا دەبێتە وەرچەرخانێکی مێژووی گرنگ بە ئاراستەی سەرخستنی ڕیفراندۆم و دروستکردنی کۆدەنجی نیشتیمانی لە هەرێمەکەمان. ئەم گەڕانەوەیە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕانیش دەگرێتەوە، وایە؟ لە ڕاستیدا تۆ کاتێک باز لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان دەکەی، هەموو ئەو بابەتانە پەیوەستن بە یەکەوە، واتە هەموو شتی بە یەکەوە گرێدراون. قەناعەتم وایە ئەگەر پەرلەمانی کوردستان لەو ماوە قیاسیەدا کە هێزە سیاسیەکان داوایان کردووە و تا ڕادەیەکیش مرونەت لە هەموو لایەنە سیاسیەکان بەدی دەکرێت، قەناعەتم وایە ئەمە دەبێتە هۆی گەڕانەوەی وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان. ئەوە بابەتێکی شەبڕاستی پەیوەستی بە خۆیانەوە هەیە. ئایا هەر ئەوان بڕیار دەدەن کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و بۆ ئەو ماوە کورتە وەزیرەکانیان ناگەڕێتەوە تا هەڵبژاردن دەکرێت و دواتر حکوومەتێکی نوێ دروست دەکرێت؟ ئەوە بابەتێکە پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕان خودی خۆیەوە هەیە. ئەوان خۆیان ئەبێ بڕیار بدەن ئاخۆ وەزیرەکانیان دەگەڕێتەوە یان ناگەڕێتەوە. بەڵام پەرلەمان بە دڵنیاییەوە زۆر کاری حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئێستا پەچی کەوتووە لەسەرەوەی پەرلەمان نییە. ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە زۆر لە گرەشوێرەکانی هەرێمی کوردستان دەکرێتەوە و دەبێتە یاریدەدەرێکی گرنگ بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان. دکتۆر، ئەمڕۆ لە دانیشتنەکەی ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان باسییان لەوە کرد کەی بەنیازن سەردانی بزوتنەوەی گۆڕان بکەن؟ باز لەوە کرا کە پێویستە بە زووترین کات شاندێکی پارتی بڕوات و پارتی دموکراتی کوردستانیش و داوای هێزە سیاسیەکان ئەوە بوو شاندێک بێت کە دەڕوا بۆ لای بزوتنەوەی گۆڕان خاوەن بڕیار بێت واتە بڕیاری کۆتایی لەدەست بێت. ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد وتیان ئێمە ئەو بەڵێنەی کە دەیدەین بە تەئکید پابەند دەبین پێیەوە کە ئەڵێین پەرلەمانی کوردستان بە بێمەرز کارا بکرێتەوە، ئەوە لە پێناو ئێمە پابەند دەبین بەو بڕیارەوە و ئەوانیش ڕەزامەند بوون لەسەرەوەی لە ئاستێکی باڵادا ئەو شاندە بڕوا سەردانی بزوتنەوەی گۆڕان بکات و هەموو بابەت و گرێشوێرەکان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بەیەکەوە باس بکەن و چارەسەری بۆ دابنێن. باشە دکتۆر عەبدوڵڵا، ئەمڕۆ هیچ باس لەوە کرا کە کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی ئامادەکاری و ئەنجومەنی باڵای ڕفراندۆم کەی دەبێت؟ لە ڕاستیدا کۆبوونەوەکانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بەردەوام دەبێت، بۆی هەیە 15 ڕۆژ جارێک هەفتەی جارێک بە پێی پێویست لە ڕاستیدا ئەم کۆمیتەیە ئەم ئەنجومەنە کۆبوونەوەکانی خۆی ئەنجام دەدا و لە هەمان کاتیشدا ئەمڕۆ بڕیار لەسەر پێکێنانی سکرتاریەتێکدرا کە ئەو سکرتاریەتە کۆبوونەوەیان لەوانەیە ڕۆژانە بێت و بە پێی پێویست ئەم سکرتاریەتە لە کێ پێک دێت؟ کۆبوونەوەکانی خۆی دەکا بۆ ڕێخستنی ئەو سکرتاریەتە لە ڕاستیدا لە ژمارەیەک هێز و لایەنی سیاسی لەگەڵ با بڵێن ڕیاسەی سەرۆکایەتی هەرێم پێک دێ لەگەڵ نوێنەری حکوومەت و نوێنەری پەرلەمان و ژمارەیەک لە هێز و لایەنە سیاسیەکان تێیدا بەشدار دەبن. کاری ئەو کۆمیتەیەش بریتی دەبێت لە ڕێخستنی کاتی کۆبوونەوەکانی ئەو ئەنجومەنە و ڕێخستنی پەیوەندە دیبلۆماسیەکان لەگەڵ دەوڵەتان و وەشاندن و بەڕێخستنی شاندەکان بۆ وڵاتانی ئیقلیمی و ڕێخستنی پەیوەندە دیبلۆماتیەکان لەو بوارەیەوە و هەروەها سەرپەرشتێکردنی کاری کۆمیتەی ڕاگەیاندن کە بڕیارە نوێنەری سەرجەم حیزبە سیاسیەکانی تێدا بێت لەو کۆمیتەی ڕاگەیاندنە
بۆ ئەو کاتێک کە هەڵمەتی بانگەشەکردن بۆ ڕیفراندۆم دەست پێەکە هەموو هێزە سیاسیەکان هەوڵەکانی خۆیان لەو بارەیەوە بخەنەگەڕ. باش کەی بڕیارە هەڵمەتی بانگەشە و بڵین بازار گەرمی با بڵین بۆ ڕیفراندۆم دەست پێ بکات؟ لە ڕاستیدا ئەمە وابزانم بە پێی یاسا ماوەی مانجێک هەیە بۆ هەڵمەتی هەڵبژاردن بۆ ئەو پرسانە ئەوە بابێت لەم مانگە لە 25 مانگ دەست پێ بکات سەر بەخۆی هەڵبژاردنەکانەوە هەیە. ئەبێ هەڵە نەبم دەبێ ماوەی مانگێک دیاری بکرێ بۆ هەڵمەتی هەڵبژاردن و ئەوڕۆ کۆمیتەی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش بان کرابوو و راپۆرتێکی زارەکیان پێشکەش کرد لەسەر ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی باڵا بۆ ئەنجامدانی ڕەفراندۆم وتیان لە سەدا 70 بۆ 80 کارەکانمان تەواو کردووە و لە ماوەیەکی قیاسی زۆر کەم سەرجەم کارەکانی ترمان تەواو دەکەین و تۆماری دەنگدەرانیان ئامادە کردووە و سندوقەکانی دەنگدان و حبر و پێداویستیەکانی تر بنکەکانیان تەرتیب کردووە بنکەی دەنگدان. بەڵێ دکتۆر کەواتە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بە تەواوەتی ئامادەکاری کردووە و تا ئەو ڕۆژە تا 25 ئەیلول هەموو شتەکانیان ئامادە بێ بۆ ڕیفراندۆم. بە دڵنیاییەوە ئەوڕۆ هەموو هێزە سیاسیە کوردستانیەکان ئەوانەی بەشدار بوون لە کۆبوونەوەکە جەختیان لەسەرەوە کردەوە کە پێویستە ڕیفراندۆم دوانەکەوێت لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت لەبەر ئەوەی ئەنجامدانی ڕیفراندۆم هیچ جۆرە مەترسیەک نە لەسەر هەرێمی کوردستان و نە لەسەر وڵاتانی دراوسێ و عێراقیش دروست ناکات چونکە تەنها وەرگرتنی ڕای میلەتە لەسەر دیارەنووسی لەسەر ببەخشە دیاریکردنی چارەنووسی میلەتێکی مەزڵوم ئەوەش بەپێی بنەماکانی مافی مرۆڤ و یاسا نێودەوڵەتیەکان حاڵەتێکی زۆر سروشتی و ڕێگە پێدراوە و ژمارەیەک ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوە بیانیەکان ئامادەی خۆیان دەربڕیوە بێن چاودێری ئەنجامدانی ئەو ڕاپرسیە بکەن. باشە دکتۆر وەرتێ ناوە لێرە و لەوێ گوێمان لێ بێت ئەوترێت 25 کاتێکی باش نییە و کاتێکی گونجاو نیە و باسی کوردستان دەکەم واز لە ڕێیەکانی دەرەوە بێنە چونکە وڵاتان حەقی خۆیانە بە هەر شێوەیەک چ پێشوازی لێ بکەن چ دژایەتی بکەن چ پێیان وابێ کە کاتی نییە بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستان گوێمان لێ بێڵێن کاتی نییە و نابێ بکرێتەوە بێ دوا بخرێت و ئەم قسانە تەنانەت ترس و دڵەڕاوکێ لای وڵاتیانی دروست کراوە بۆەوەی خێرا بڕۆن ئازوقە بکڕن لە کاتێکە هەموو لیژنەکانی چاودێری شارەکان هەر لە گەرمیانەوە تا گاتە زاخۆ ژماری تەلەفۆنیان بڵاو کردوتەوە کە هەر کەسێک بازار گران بکات ئیجراعاتی لەگەڵاکرێت تا ئەو ڕادەیی کە جێگەکەی داخرێ. ئێوە ئەمڕۆ جەختان لەوە کردەوە پرسیارەکەی من ئەمەیە کە بە هیچ شێوەیەک ڕیفراندۆم دوا ناخرێ بۆ هیچ مێژ و ڕێکەوت و بەروارێکی دوای 25 لە ڕاستیدا ئەمڕۆ زۆر بەجددی هەڵوەستە لەسەر ئەو بابەتە کرا کە ڕیفراندۆم لە کاتی خۆیدا ئەنجام دەدرێت و هیچ زۆرە فشارێکیش دروست نەبووە تا ئێستا کە ڕیفراندۆم لە کاتی خۆی نەکرێ و زیاتر لە 19 حیزبی کوردستانی کۆبوونەوەتەوە بە کۆی دەنگی حیزبە کوردستانیەکان و پێکاتە ئاینی و نەتەوەیەکان ئەو ڕۆژە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم دیاری کراوە. ئێمە ئەبێ حقیقەتێکیش هەیە بیزانین ئەویش ئەوەیە کە تۆ سەدان ساڵە خەبات دەکەی قوربانی دەدەی لە پێناو گەیشتن بەسەر بەخۆیی و لە پێناو دیاریکردنی چارەنووسی میلەتەکەت و هەلومەرجی ناوچەکە و جیهانیش بە شێوەیەکی گشتی زۆر لەبارە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم و ئەبێ خۆشمان ئامادە بکەین بۆ هەموو ئەگەرێک دڵنیا بە کۆمەڵێک لایەنی دەرەچی هەیە لەوانەیە خۆشحاڵ نەبن بە ئەنجامدانی ڕیفراندۆم بیانەوێ شێوی و دووبەرەچی و ناسەقامگیری لە هەرێمی کوردستان لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و دەرونیەوە بخڵقێنن. بەڵام من پێم وایە ئیرادەی حیزبە سیاسیەکان و یەکدەنجی و یەکڕیزی نەتەوەیی لە هەرێمی کوردستان ئەبێتە وەڵام گۆیەک بۆ هەموو ئەو دەستانەی دەیانەوێت شێوی و ناسەقامگیری لە هەرێمی کوردستان بخڵقێنن. من قەناعەتم وایە باشترین وەڵامدانەوە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارێکی بوێرانە بە بڕیارێکی جەریئانە
نەخشە ڕێگایەکی تەندروست ڕابگەیەنێت بۆ پێداچوونەوە بە موچەی فەرمانبەران بە باشکردنی ژیان و گوزەران و بژێوی خەڵکی کوردستان، چونکە من پێم وایە نیگەرانیەکانی خەڵکی کوردستان لەسەر بەخۆی و لە ڕیفراندۆم و دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان نییە، نیگەرانیەکانیان لە بەتاڵی جیفانەکانیانە. هەرچەندە ئێستا پرسی ڕیفراندۆمەکەی من لەسەرەوەی بابەتانەوە نییە، هەلومەرجی ناوچەکە وەجیهان بەگشتی ئێستا لەبارە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم. باش دکتۆر عەبدوڵڵا، میوانداری چەندین کەسم کردووە و بڵین لە قسە و لێدوانی هاوڵاتیان لەسەر جادە و ڕێگاوبانەکان لە شوێنی کاسبیان لە فەرمانبەرەکان هەمیشە جەخت لەوە ئەکرێتەوە کە باشترکردنی گوزەرانی هاوڵاتیان لابردنی یاخود هیچ نەبێت هەندێک کەمکردنەوەی ئەو بارە قورسەی لەسەر شانی فەرمانبەران و مامۆستایانە بە نسبەت چارەکە موچەوە کە تەواو نیگەران و بێحاڵی کردوون کاریگەری زۆری جابیە بێ لەسەر ڕیفراندۆم. ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکە لەگەڵ ئێوە بوو، ئێوە لێتان پرسی بەنیازن کەی بەم چارەکە موچەیە بچنەوە، پێتان وتن کەی بەنیازن تۆزێ دۆخی هاوڵاتیان باش بکەن؟ بەڵێ حیزبەکان بە تێکڕایی داوایان لە بەڕێز سەرۆکی حکوومەت کرد کە بە زووترین کات پێداچوونەوە بە موچەی فەرمانبەران بکرێ. لە دەرەنجامدا گەیشتینە ئەوە کە لە ماوەیەکی قیاسی نزیکدا سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەک ئەنجام بدا لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بۆ دۆزینەوەی ڕێگاچارەیەک و پێدانی ڕوونکردنەوەی پێویست لەلایەن حکوومەتەوە کە بۆچی دەستکاری موچە ناکرێ و ئەوان گوتیان ئێمە سەرۆکی حکوومەت گوتی ئێمە ئامادەکاریمان کردووە و ئێمە کۆمەڵێک لیجانی پسپۆڕ و تایبەتمەندمان داناوە بۆ پێداچوونەوە بە موچەی فەرمانبەران و مەسەلەی باجەکان و هەموو ئەو شتانەی پەیوەندی بە بواری ئابووریەوە دەکەوێت. دکتۆر عەبدوڵڵا، یعنی کەمتر لە 2 مانگ ماوە بۆ ڕیفراندۆم. لە ڕاستیدا ئێمە چاوەڕێ دەکەین بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم، یعنی ئێوە پێتان دەکەین ینی جەنابی سەرۆکی حکوومەتتان وت کە کەی دەستکاری ئەمە ئەکرێت بۆی هاوڵاتیانیش بزانن لە کاتێکە 10 ڕۆژی ترە 15 ڕۆژی ترام کێشەیان چارەسەرە بێ؟ لە ڕاستیدا ئەمە ئیشی حکوومەتە. حکوومەتی هەرێمی کوردستان دەبی خۆی هەست بە و بەرپرسیارەتی بکات کە بەرپرسیارەتی مێژوویی لەسەر شانی ئەوانە و بەرپرسیارەتی ڕاستە و خۆ لەسەر شانی ئەوانە کە موچەی فەرمانبەران دابین بکەن و پێداچوونەوە بە موچەی فەرمانبەران بکەن و هەوڵی باشکردنی گوزەرانی خەڵک بدەن و ڕێگە نەدەن هیچ دەستێکی دەرەچی بتوانی لە ڕووی ئابووریەوە ناسە قامگیری بێخێتە هەرێمی کوردستان و بەرپرسیارەتی ئەوانە ئەوە باس کرا زۆر بە جددی لە کۆبوونەوە کە حقیقەت هەڵوەستەی جددی لەسەر کرا و بۆ ئەو مەبەستە ئێمە چاوەڕوانی حکوومەت دەکەین لە ماوەیەکی نزیکدا جا ئەو هەفتە یاخود سەرەتای هەفتەی ئایندە مەوعیدێک بدەنە حیزبە کوردستانیەکان و بێن ڕوونکردنەوەی پێویست بدەن لەو بارەوە و دڵنیایی بدەنە هاوڵاتیان کە هیچ هێزەیەکی دەرەچی ناوخۆی ناتوانی لە ڕووی ئابووریەوە ناسە قامگیری دروست بکە و خەلەل و بۆشایی دروست بکە و پێداچوونەوە هەیە، چونکە ئەوان زۆر جەختیان لەسەرەوە دەکردەوە ئێمە بەهۆی بەڕێکردنی نەفت کۆمەڵی قەرز هاتۆتە سەر قەرزی کۆمپانیەکان هاتۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک ئەو قەرزانە باری ئەو قەرزانەمان لەسەر سووک دەبێ ئێمە ڕاستە و خۆ نەک لە بەر ڕیفراندۆم بەبێ ڕیفراندۆمیش ئێمە پێداچوونەوە بە موچەی فەرمانبەران دەکەین. بەڵام حقیقەت شاری زۆر لەسەر حکوومەتە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە و لەلایەن ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمەوە، چونکە ئەمە بابەتێک کە پەیوەندی بە هەموو تاکێکی کۆمەلگای کوردستانەوە هەیە. بەڵام هاوکات لەگەڵ ئەوەشدا ئەبێمە حقیقەتێک هەیە بیزانین، ئەویش ئەوەیە بەڕاستی ڕیفراندۆم پرسێکی جیاوازە لە هەموو پرسەکانی تر. ئەمن پێم وایە ئەوەی دینارێک لە جیفانی نییە ڕۆژی ڕیفراندۆم کە وەرەقەیەک ئەخرێتە بەردەستی بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان یاخود نەخێر دەنگ بە بەڵێ ئەدا، چکە ویژدانی ئاسوودە نابێت. ویژدانی ئاسوودە نابێت کاتێک کە وەرەقەیەک ئەخرێتە بەردەمی لە کاتێکدا دەریایەک خوێنمان ڕشتووە بۆ ئازادی میلەت و نەتەوەکەمان ساڵەهای ساڵە ژێردەستەی بێگانەینە ئێستا فرسەتێک هاتۆتە ئاراوە ئەو فرسەتە مێژوویە گەورە لە دەست بدەین. من پێم وایە هاوڵاتیانی خەڵکی کوردستان بە خراپەی دەسەڵاتدارانی کوردستان ناکەن، دوای خراپەکانی ئەوان ناکەون، دڵنیام
بە بەڵێ دەنگ بە ڕیفراندۆم ئەدەن، بەڵام لە هەمان کاتیشدا ئەبێ حکوومەت و دەسەڵات خەمی جددی لەبەر بێ بۆ چاکردنی بژێوی خەڵکی کوردستان. دکتۆر عەبدوڵڵا، مەبەستمە هەر لەسەر ئەم بابەتە هەندێکی تریش بوەستین لەبەر ئەوەی چاکردنی دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاریگەری ڕاستە و خۆی ئەبێت لەسەر بەدەمەوەچوونی زۆر زیاتری ڕیفراندۆم. ئایا هێندەی ئێوە لە وەڵامەکانی حکوومەت تێگەیشتن هیوایەک هەیە هاوڵاتیان دڵیان پێی خۆش بێت کە بەم زوانە پێداچوونەوە بە موچەکانیانە بکرێ و دۆخیان هەندێک باشتر بکرێ؟ ئەوەندەی تێگەیشتنیەوە لە ڕاستیدا لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بەڕێز کاک قوباد لە کۆبوونەوەکە بەشدار بوو. ئەوەی بەتایبەت ئەو بۆ وەڵامی ئەو پرسیارەی جەنابێت کا قوباد وەکو جێگری سەرۆکی حکوومەت گوتی من دڵنیایی بە ئێوە دەدەم و دڵنیایی بە هەموو هاوڵاتیانی خەڵکی کوردستانیش دەدەم ئەو نەخشە ڕێگا و پلانەی کە ئێمە دامان ناوە ئەگەر کاتمان بدەنێ زۆر بە ئاسانی لە ماوەی چەند مانگێکی تر زاڵ دەبین بەسەر هەموو ئەو قەیرانە ئابووری کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە و ئەمڕۆژ لە حەقیقەتدا ئەمڕۆژ فشارێکی زۆر لەسەر حکوومەت بوو بە حەقیقەت باسی زۆر جددی و هەبوو لە هەمان کاتدا سەرۆکی حکوومەت دوجار گوتی کاکە لەم کۆبوونەوەی نەوانەیە نەتوانم هەموو شتێکتان پێ بڵێم، بەڵام لەو چەند ڕۆژەدا من کاتێک دیاری دەکەم و کۆبوونەوەیەکی چڕ و پڕ لەسەر ئەو بابەتە دەکەین و دوا بڕیاری لەسەر وەرەگرین. باشە دکتۆر، یەکێک لەو ڕەخنانەی لە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم ئەگیرێت ئەوەیە کە هەندێک هەنگاوەکانتان خاوە لە هەنگاونان بەرەو بەغدا بەرەو ئێران بەرەو تورکیا بەرەو ئەو وڵاتانەی کە پێویستە ئەو لایەنانی کە پێویستە بیان بینن. لەم ڕۆوە چیتان باس کرد؟ بڕیاری پێکێنانی لێژنەیەک درا بۆ سەردانیکردنی بەغدا و دەستپێکردنی گفتوگۆکان لەگەڵ بەغدا و هاوکات بەڕێز جەنابی کاک مەسعود و جەنابی کاک کۆسرەت ڕاست پێران بۆ ڕێخستنی با بڵێین ڕێخستنی بەڕێکردنی ئەو شاندانە هەم بۆ ئێران و هەم بۆ تورکیا و هەم بۆ وڵاتانی ئەوروپایی وڵاتە عەرەبیەکان بۆ ئەوەی لەگەڵ بەغداش ئەوان سەرپەرشتی ڕێخستنی شاندەکان دەکەن و بە تەناوب مەرج نییە هەموو شاندەکان بچن هەموو نوێنەری هەموو ئەندامانی ئەنجومەن بچن بۆ هەموو شوێنەکان، بەڵام ئەوەی دەڕوا بۆ بەغدا لەوانەیە نەڕوا بۆ ئێران و تورکیا، ئەوەی دەڕوا بۆ ئەوەی بۆ شوێنی تر نەڕوا بۆیە بڕیار درراوە کە ئەوان سەرپەرشتی ناردنی وەفدەکان بکەن لە ماوەیەکی قیاسیدا ئەو شاندانەکان دروستکراوە ماوەیەکی ماوە، بەڵام ئەوڕۆ باز لەوە کرا کە کات کەمە لە بەردات لێژنەکان دروست دەکرێت. باشە دیارە وێزگەی یەکەم و دووەم و سێمی لیژنە و شاندەکان کوێ دەبن؟ یەکەم وێستگە بەغدا دەبێت. لە دوای بەغدا؟ لە دوای بەغدا بۆی هەیە ئێران و تورکیا و وڵاتانی عەرەبی بێت. باشە دکتۆر، من وردە لە کۆتایی بەرنامەکە نزیکە بمەوە مەبەستمە بپرسم لە ماوەی ڕابردوودا کاتێک میوانداری بڵین بەرپرسێکی باڵای بزوتنەوەی ئیسلامیم کرد، هەندێک نیگەران و دوودڵ بوون لە بەشداریکردن لە کۆبوونەوەکانی ئامادەکاری بۆ ڕیفراندۆم و ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم. ئێستا ئەو نیگەرانی لای بزوتنەوەی ئیسلامی ڕەویوەتەوە و ئێوە بڕیارتان داوە و نوێنەری فەرمی و کۆتایی خۆتان بۆ ئەم ئەنجومەنە و ئەم کۆبوونەوانە دیاری کردووە؟ خۆی لە ڕاستیدا نیگەرانیەکانی بزوتنەوەی ئیسلامی نیگەرانیەکانی خەڵکی کوردستانە. بزوتنەوەی ئیسلامی بۆیە لە هەندێک هەڵوێست و مووقیفی سیاسی بەرپرسانی هەرێم نیگەرانە کە بەڕاستی بەرپرسانی هەرێمی کوردستان وەک پێویست نەیانتوانیوە ئەدای ئەرچی نیشتیمانی و نەتەوەی خۆیان بکەن بە تایبەتی لە ڕووی گوزەران و ژیانی خەڵکی کوردستان. خۆتانە زانن ئێمە یەکەم حیزبین لە هەرێمی کوردستان کە معارەزە بووین و نەچوینە ناو حکوومەت و ئەو حکوومەتە بەناو بن کە فراوانەی کە بوو مەینەتیەکی زۆری بۆ گەلی کوردستان هێنا، ئێمە بەشدار نەبووین لەو حکوومەتە و دەنجیشمان پێنەدا.
بەڵام ئێمە وەک حیزبێکی خاوەن مێژووی ڕەسەن لە هەرێمی کوردستان کە قوربانیمان داوە بۆ ڕزگاری نەتەوەیی و نیشتیمانی لە ڕاستیدا ئێمە هیچ کاتێک سازشمان نەکردووە لەسەر بەرژەوەندیە نەتەوەییەکان بەرژەوەندیە میلیەکان کاتێک باز لەسەر بەخۆی و باز لە پرسی ڕیفراندۆم و باز لە پرسە نەتەوەیی و نیشتیمانی و ئاسایشی نەتەوەیی دەکرێ ئێمە واز لە بەرژەوەندیەکانی خۆمان دێنین ئێنە ئەجینا ئێمە وەک بزوتنەوەی ئیسلامی بە هیچ شێوەیەک هیچ مستەفید نینە لەو حکوومەتە و هیچ مستەفید نینە لەو دەسەڵاتە هەموو بارەگاکانمان کرێە و هیچ موچەیەکمان نییە تەنانەت باوەڕ کە سێ چوار سنتەرمان هەیە ئیزازەمان تەقدیم کردووە ئیزازەی سنتەرەکانی ڕۆشنبیریشمان پێنادەن تەنانەت ئیزازەی کردنەوەی تەلەڤیزۆنیشمان پێنادرێت لە شاری هەڵەبجە عەرقەلەی بۆ دروستەکرێ بەڵام هاوکات لەگەڵ ئەمەدا ئێمە نەهاتووینە ئەو بەرژەوەندیە حیزبیانە بێنین بیکەینە هۆکارێک بۆ لێدانی بەرژەوەندیە میلی و نەتەوەییەکان بەداخەوە دەسەڵاتی کوردی زۆر مقەسیرە حکوومەتی هەرێم زۆر مقەسیرە و حکوومەتە بەناو بن کە فراوانە بەڕاستی بارودۆخی یعنی ناسەقامگیریەکی دەرونی لای حیزبە سیاسەکانیش دروست کردووە بەڵام ئێوەمە وەکو بزوتنەوە سەرەڕای ئەوەش لەگەڵ ڕیفراندۆمین و من نوێنەری بزوتنەوە ئیسلامیم لە کۆمیتەی ڕیفراندۆم و مەکتەبی سیاسی و جەنابی ڕابەری گشتیش داکۆچی کارێکی سەرەکیە لەسەر سەرخستنی ئەو پرۆسە دکتۆر ئەگەر بکرێ بە یەک دێر وەڵام بیتەوە زۆر بە کورتی تەواوی ئەو لایەنانەی تەواوی ئەو 19 لایەنەی لە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمن جگە لە کۆمەڵ و گۆڕان هەر هەمویان نوێنەریان بۆ ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم دیاری کردووە زۆر بە کورتی بەڵێ هەر هەموو هێزە سیاسیەکان بە پێکاتە ئاینی و نەتەوەییەکانیش نوێنەریان هەیە ئەوانەی کە لە پەرلەمانی کوردستان وجودیان هەیە بەشدارن و تەنها بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی نەبێ ئەوانیش بەڕاستی جێگایان دیارە ومێد دەکەین خواستەکانی ئەوانیش جێبەجێ بکرێت بۆ ئەوەی ئەوانیش بەشدار بن بەڵێ دکتۆر عەبدوڵڵا وەرتەی ئەندامی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم و وتەبێژی فەرمی بزوتنەوەی ئیسلامی کوردستان زۆر سپاس کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی عەزیز بەڵێ بینەرانی عەزیز زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمەتان بەخشی و بە دیارمانەوە دانیشتن ڕێزی یادگار فایاق و ستافەکەم لە شاری سلێمانی و شاری هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم ماڵتان هەمیشە ئاوەدان